بەناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆ دوم ڕۆژی پێشەنگاکەمە و ئەوەی کە زۆر گرنگە بەڕاستی بوو خزمەتی شارەکە و بە گشتی هەرێمی کوردستان ئەم پێشەنگایانە ئەم جۆرە پێشەنگایانە زۆر گرنگە و پێشەنگاکە لە 63 تابلۆ پێکاتەوە گزارشت و ئاماژەن بۆ تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەم ئەلوانانە بەکار هاتووە زەرد و سوور و ڕەنگەکان ئەلوانەکان بۆ بێتاقەت نەبوونە لە سیرکردن، یعنی تۆ هەموو یەک ڕنگ بێ بێتاقەتەوی بەڕاستی چەندێ جوان بێ ئیشەکە. بۆیە ئەمە بۆ بۆی ئەڵمانی کراوە، زۆر شتێکی باش و جوان و چاک ڕێک خراوە. هونەری خۆشنووسی یەکێکە لە هونەرە دیارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم منتیقەیە زۆر گرنگ و بەڕاستی گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە. خۆشنووسی بەڕاستی هونەرێکی زۆر کۆنە و لە مێژەوە بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان بەپی پێویست خزمەت نەکراوە، حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێ نەداوە و لە تورکیا و لە ئێران و وڵاتانی چواردەوەرمان زۆر گرنگی بە خۆشنووسیە درێ. هەر مناڵ لە پۆلی یەکە و فێری خۆشنووسیەکەن و دواتری ژەبێ بە خەتات. چەندین جار داوامان لە وەزارەتی ڕۆشنبیری کردەوە، داوامان لە وەزارەتی پەروەردە کردووە بۆی بکرێت بە مەنهەج لە مەکتەبەکان بخوێندرێت، بەڵام ئیتر دیارە بە گرنگیان نەزانێت بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە. ئەم نیشانە زیاتر لە پێشەنگاکان عەجزێکین، بەڵام وەکو کڕین نافرۆشرێت لێرە لە هەرێمی کوردستان بەداخەوە، چونکە نرخی تابلۆ لێرە نیوە، نرخەکەشی خەڵک بە تایبەتی بە بۆنەی بواری دارایی و ئابووریەوە خەڵک توانای نییە، زیاتر لە وڵات عەرەبیەکان گرنگی و ئەهمیەتی هەیە. لەو کاتێک کە مەطبعەکان هاتوونەتە ناو چاپەمەنیەکان هاتوونەتە ناو کوردستانەوە، ئەهمیەتی خۆشنووسی کەمتر بۆتەوە، لەبەرەوەی زیاتر جیهاز و مەطبعە و ئەوانە ئیشەکان ڕاییەکەن، خێراتر ئیشەکەن و هەم نرخێکی گێرزانتریشە، لەبەرەوەی خۆتان نەزان ئیشی دەستگرانەوە هەموو کەس لەوانەیە پێی نەوێنێت. سەرەتا دەستخۆشی دەبەڕێست و لە تەواوی ستافی تەلەڤیزیۆنی پەیامەکەم بۆم بەسەرکردنەوەیە. سەبارەت بە پێشەنگای کاک دانەدارە، یەکێکە لەو هونەرانەی کە بەداخەوە لە وڵاتی ئێمە وەک پێویست گرنگی پێنەهێراوە، هونەری خۆشنووسی مێژوەکەی زۆر کۆنەوە گەڕێتەوە بۆ زۆر سەردەمی کۆنتر لە ئەکرێ بڵێن لە سەردەمی دروستبوونی مرۆڤایەتیەوە، هەر لە قورئانەوە و لە پێش قورئانیشەوە کە لە سەرگەڵ نووسراوە بوونی هەبووە. جوانی ئەم کارێکە دانا لەوایە کە هەموو تابلۆکان هەمە ڕەنگا و ڕەنگن، کە ئەمە ژوا لە میوانەکانەکەەوە کەیەن بۆ سەردانیکردن بە تام و چێژێکی ترەوە مەسەلەن سەیری بکەن. دواتر ئەم کارە لە کاری بیناسازیە گرنگە کە مەسەلەن بۆ نمونە لە دیوارێکی بێگیانە کە تۆ تابلۆیەکە کێشی کە تۆ ئاەتێکی قورئان یا پندێکی پیرەمێرد دائەنێ، هەستەکەی کە تۆ ڕۆحێکی کردەوە بەری ئەم دیوارە بێگیانەیە. ینی ئەمە جوانەکەی دیانی بەڕێستان ئەگەر سەرنجتان نابێ لە گەڕێکی کانیسکان ئەو کارانەی کە زاری کەریمە ڕەش کردوێتی کۆمەڵی تابلۆ یا با بڵێن هی کەسایەتیەکان یان کۆمەڵی پند یا مەسەلەن بۆ نمونە کارەساتی خنکانی گەنجانمان لە ئاوی ئیجاکامەی کردووە بە تابلۆ، ئەمانە کە بەو گەڕەکە ڕۆی هەستەکەی دیانی لە دەرەوەی سلێمانیا یا با بڵێن لە وڵاتێکی ترای لە شوێنێکی ترای، لەبەرەوەی ئەم هونەرە ئەگەر بەڕێستان ئاگادار بن زیاتر لە وڵاتی ئێرانە زۆر گرنگی پێرێ کە کاری نەقاشی پێ ئەوترێ، زۆر گرنگی پێن لەبەرەوەی کە ئەوان مەبەستیانە مێژوو کللتور و هونەری خۆیان ون نەکەن. جا من داوام ئەوەیە لە کوردستانەکەی خۆشمانە بە هەمان شێوە ئەوانەی کە دەستڕەنگینن لە کاری خۆشنووسیە، هەرچەند من لەوە ئاگادار نیم کە کۆمەڵەیەک یا ڕێکخراوێکیان هەبێ
ئەگەر مەسەلەن بکرێ ئەم جۆرە کارانە برەو پێ بدەن هەر بەلای کەمەوە با بڵێن ئەگەر وەرزیش بێ بە 3 مانگ جارێک بێ پێشەنگایەکی لەم جۆرە بکەنەوە و سوپاس بۆ بەڕێزیشتان.